التوكل ليس ثقة بأن الله يعطيك ما تريد، بل قبل هذا الرضا بما آتاك. توكل أونية كمتماند بوبي كخواي پروردگار شد بوير بداته، بلكو توكلي راستقينه وبش بستن بخواي پروردگار براستقينه لپیش اودا راضيبونا بويك خواد الداته، راضيبونا بويك خواد الداته. بل خواي پروردگار من پشتم بتو بس توم بسي يتر تو چيم پي ببخشي او باشا نقبلي توكل لسر خوا معناي اويا دلم چي حزلي بو خوا اوم بداته نخير چي بو من باشا دلنيام خواي پروردگار اوم دداته ولو بيبش مناكا ولو بهل من دمدكا. برزان بنراني باريس شي الشيء امروي خلشي اويا لقل متماني بخوا متماني بشتي تريش هيا بلام خواي وفرموي بلين حسبنا الله متنها الله من بسا تنال للصورة التوبة كاتك فرودقادة فرمي ولو أنهم رضوا ما آتاهم الله ورسوله وقالوا حسبنا الله نافرمي حسبنا الله ورسوله خداو بيغمبرك من بسا نخير تنها الله من بسا كغيش تصير حسبي الله نابي حسبي الله ورسوله رسولي شي لقلني تنها حسبي الله تنها الله من بسا بويا بداخل وخلقك أمره بناو مسلمان نيوش خوين عمر خوين سيدك بوبوني من دال أمر دانا لكردستان أبين درين ميديا كان باسي دكان طوركو ملايتي كان بلاوي دكان بوبوني من دال سك سر بردراو بو ساحير يعني كبرا من دالي نبو ساحير يشي بوجداني كافري بإيمان بيه وتوبرو صق سر برا أو الصق بيزماني سر بريوا بو أوي كوا ساحيركا نظام تشي بسرابكا لسخويني صقكا من هال ببيه ولا عقلك تهبي لولاتي مسلمانان دا أم بابتا عقيدة زور قورية تو مسلمان لتو ناوشتوا حد أصلا خيالش بو أوشتانا بس يعني نقبك كدار أنجامي دي بو قيشتن بدل خواس خلقك هبوا لم ملاتا كلكي بشيلي بريوا بنا بخوا من بچای خۆم بینیمە لە چەند شوێن کلکی پشیلە لێکراوەتەوە ئەو پشیلانە بۆ کلکیان پێوە وتیانە وەڵاوە ساحیر و فاڵچەکان ساحیرەکان داوا دەکەن کلکی ئەو پشیلەیە بۆی کەسێ بگا بە دڵخواز نازەم چی لەسەر دەخوێنێ ئەو پشیلە بێ زمانە بەسە زمانە بێ کلک دەکا ومێدی وایە کە بە دڵخوازەکەی بگا بۆی کە ساحیرەکە کلکی ئەم پشیلەی دەستکەوێت. تخۆمە عەقڵە تخۆمە ژیریە بۆی ئینسان کە لە دینی حەق دوور کەوتەوە بڕواتان هەبێ خەلەل لە هەموو ژیانیدا پەیدا دەبێ خەلەل لە عەقڵ و ژیریدا پەیدا دەبێ بڕوات دەچێتە جیهانی خوڕافیاتەوە کە ئەسڵ و ئەساسی نییە. بابەتێکی گرنگە ناوبڕێکی کورتمان هەیە و دێنەوە دیدارتان. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ خۆشەویستان باسی ئەومان کرد کە دەرمانی دەردەکانمان چارەسەری گرفتەکانمان بریتیە لە حەسبی الله ئەی پەروەردگارە تەنها و تەنها پشتم بە تۆ بەستووە و یەقینم هەیە تۆم بەسی. باسی ئەومان کرد لە کۆمەڵگەی کوردەواری ئەمڕۆماندا بەداخەوە لە میدیاکانەوە دەبیستین دەبینین کە خەڵکێک بۆ بوونی منداڵ چۆتە لای ساحیرەکە بێتەوە سەگێک سەر بڕا خوێنی سەگەکەم بۆ بێنە بۆ گەیشتن بە دڵخواز پشیلەیەکی بە سەزمان کیلکی لێ بکەیتەوە ساحیرێک چی نازان بە سەگەکەی بخوێنێ بۆ چارەسەری کێشەی خێزانی بچی بە لای ساحیرێک نوشتەنووسێکی ناشەرعی بڵێ نوشتەیەکت بۆ دەنووسن بیخە قەبرەوە ئەم قەبرە لە لای چێلی قەبرەکەەوە لە ژێر قەبرەکەدا لە گۆڕستانەکانە کە بینیمانە لە میدیاکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چکارە ساتێکە عەزیزان چکارە ساتێکە خۆشەویستان یعنی ئینسان لەو گۆڕستانەدا کە بیری دەسەڵاتی پەروەردگاری دەکەوێتەوە بیری قەبر و قیامەتی دەکەوێتەوە بڕوا نوشتەیەک کەلوپەلێک شتێک کە ساحیرێک نوشتەنووسێکی ناشەرعی فاڵچیەک شتێکی بەسەرا خوێندووە ئەگەر ئەمە بکەی ئەوە کێشە خێزانەکەت چارەسەر دەبێت نەوەڵای بەوانە هیچ کێشەی خێزانیت چارەسەر نابێ بۆ سەرفرازی گەل و خاک و نەتەوەکەت بتی دیموکراسی و لادینی ئێمە پەنای بۆ بەرین لە کاتێکە خوای پەروەردگار شەریعەتەکەی خۆی کە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە و سوننە و ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە بەسمانە هەر کەسێک غەیری ئەوە بیەوێت سەربەرزی گەل و نیشتیمان و خاکەکەی لە شتێکی کەدا بدۆزێتەوە بڕواتەن هەبێ بە بەس خوڕافیاتە حەسبی الله ئێمە دینی خوامان بەسە ئێمە شەریعەتەکەی خوامان بەسە ئێمە قورئانەکەی خوامان بەسە بۆ ئەوەی کەوا گەل و نیشتیمان و نەتەوەکەمان سەرفراز بێ پێی